ئامادەی فام باشترینە چونکە باشترینەکان لە فام وانە دەڵێنەوە. ئامادەی فام خاوەن باشترین و بە ئەزموونترین ستافی مامۆستایانی دەڤەرەکان. هەوڵ کۆششکردن هەمیشە بۆ خوێندکاران گرینگە. بەڵام ئەوەی ئەم کارە تاوا دەکات ڕۆڵ و کاریگەری مامۆستاکانمانە. ئێستا بۆ هەردوو بەشی زانستی وێژەی ناوتۆمارکردن کراوەیە. هەلە بکە و ناوت تۆمارکە چونکە ژمارەی کورسیەکان سنووردارن.